رابم جارم مبندريا مامۆستا حەسەن ڕەمزی بەرپرسی ڕاگەهاندنە ئەنەکەسە لە قامشتۆ باوێکی ڕاستەڕاست بێمڕێ مامۆستا حەسەن دەم باش بەریا هەموو تشتێکی ئەم بێژن سەدەمێن سەرەکەیەک و ئەنەکەسە ئەف داخویانی دەمانەهادا بەڵاوکر و بە ئاوایەکی گرنگ بەحسە خراپیارە و شاڕۆژەبای کوردستانێتکەی مامۆستا حەسەن ئەم گۆ سەدەمێن سەرەکە چنەکوانەکەسە ئەف داخویانیا ها بەڵاو کرد و بە هولگولی لەسەر خراپیە ڕۆژاوای کوردستانی ڕادوەستێ بلێ دەستپێکێ دەم باش تەرە وش بێنەرێن بەرێزرا بەڕاستی ئیرۆ سووری بگشتی و هەروەها کوردستانە سووری دەڕەوشکە گەلێکی ئاوارتەرە دەرباس بێ نەمازە پشتی گەفێک و ئالیێن دەولەتە ترکیتی خوارن دەرداک و دەرباس بێ هەنێک دەڤەرێن کوردی وانە بکێ بن دەستی خۆدا وێ دەما خادا ئەم دەبینن پێدێ و دەستەلاتدا ئەو رێڤەبەریاک و ئاوا کردی دەڤەرێ مەدا تێ ژەمانە تو مترسی یان جێت تشتێکی گۆر ڕەوشاویم لە تیرە خەباتەکێ بکن داکوکارە بێن ئێمناهی کێ پێک بێنن ئارامی کێ پێک بێنن جەموانە خویە بەلێ بهترین ئەونا ڕەوشێ بەر و بە قەیرانی خراپ دەبن نەمازە ڕۆژانە دەرکەون خۆ پێشەندانە وێنەیەن رێڤەبەرێ پارتیا کاکەی کوردستانی و هەروەها ڕوشمین خراپ دەرکەبن و کریارێک و ئیرۆ تێنەکردن کوردستانە سووریدا چ دەرحەقی ملەتی کوردە و چ سەر ئاستێ دەڤەرا کوردی بشێوەیەکی گشتی بەڕاستی ئەم بەر و خراپبوونەکێ بەر و ڕەوشکی گەلێکی خراپە و هەستیارە ئەم دەرباس بن ئەڤژین سەدەمە فەشەلە سیاسی ئەنەکەسە دەمان لەهادا بەلاوکردنە بێ داخویانی هەست بە چمە ترسیەکێت کرد سەر ڕۆژاوای کوردستانê دانجama سیاسەتە پێدەدا و دەهمان دەمێدا چارە جەم ئەنەکەسی چییە؟ یعنی چارەیەکە بەدی ژێرت بینێژوان کریزن خراپڕە بەێ ماژە کرد ینی دەبێت دەماک و ئیرۆمە ئەف داخویانی وەکو ئەنجومانە نیشتیمانی کوردی مەدەرخست ئەم دەبینن ڕەوشە دەڤەرا کوردستانە سووری بەر و مەرترسیکی گەلێکی خراپە دەرباس بێ چین ئێریشینش دەرڤ ئالیێن دەولەتە تەرکی و ئیر و گەفات خۆی دەرباس بن هەنێک دەڤەری دی و ڕەوشێ تێک ببێ ئالیە دیڤە ئەیرانین ئەولەهی ئابووری بازرگانی ژیانە ملەت ئەڤیشی لەسەر دەستێ رێڤەبەریا و پەیادی ئاوا کردی لەسەر دەستێ واناژی ملەت گەلێکی ڕەوشەکی هستیارە دەرباس بێ ژبەروەیەکی هەردوو پێویست و ئەم vê daxuyanê bidin xwe diyarkirin û herwiha em karibin karnê diplomasî cihudê diplomasî bikin dewletên peywendîdar re bi krîza Sûrî re da ku distê xwe deyne ser rewşa Sûrî bigiştî qeyrana Sûrî de çareserîkê jêrbir û bi taybetî deverên Kurdistana Sûrî ku îro peyadê desilatdar tê de پێدا ڕۆژ برۆژ ڕەوشە ملەتی کورد سووریادا بەر و خراپبوونەکەی دەبێ بەر و گەلێکی و ڕەوشەکی هستیار دەبێ نەمازە و ئیرۆ ڕۆژ ئەم ملەت تەف دەژی چاوێ وانە پێشنیاری و کاروی چ دەمێ دەولەتە ترک و ئێریشی دەوەرێ مەبکێ وێ ئەمێ چاوەکەڵ بن بە تەرسیکێدا ئیرۆ شتاتێ خستن وەکو شتەکەیم کریژ بەر پرس قوت بوو جارە سەریە گونجاو ئەوە پەیەدێ خۆدووری پەکەکە بکێ ئەو کەسێن کو ئیرۆ بنابێ پەکەکە و بنابێ کادرۆ کو ئیرۆ سەرکێشیە هەمی وەوارەی ژیانێک و ئیرۆ دەستێ وادەیە خۆی خۆش وا دوورکێ یادی داربێ ئێمناهیکێ بکێ دەبەرێدا دەستێ خۆ بکێ دەستێ تەفگەرە سیاسی کوردی و تایبەتی ئەنجومانە نیشتیمانی کوردی ئەم هەردوورە شێوەیەکی هەڤبەش vê deverê em pêkhatî deverê re em vê deverê karbê xebatekî xizmetekî jêretêkî Mamosta Hesen wate enekesê hîne dibînê em bêjin serxistina danûstandinên Kurdî baştirîn çareseriya û bileztirîn çareseriya ji bo krîzên ku hene û metirsiyan ser Rojavayê Kurdistanê hene
بێگۆمان یەک فاکتەری سەرەکە ئەو دانوستانی نەبەرامە و پەیەنێکێ دەبوون بلەسترین دەم مەکاریبانە ئەم بەردۆرە بگەن حتا چارەسەریک ji bo vê demê û da ku emkare bin emniyayîkê yan li aramîkê ji dewleta Tirkî re ji pêk bêne ji ware bêjin em û dewleta Tirkî em cîranê hevin gelek tişt nebera me wa de hene ku me bêhtirîn dikîne hevdû li ser astê civakî li ser astê aborî ser astê siyasî ser astê bazirganî yani sînorê herî dirêj nebera me û dewleta Tirkî de ye û çareseriya ya ku em dibînin guncaw ji hebûna miletê Kurd re û ji tevgera ji mafê miletê Kurd re ewa ku îro ya ku bin sêberan dewletên ku îro serweriya danostandin navberiya hevrekî û recêmê de dike ew ya herî guncawa ku em karbin li gor biryarê nêvdewletî em karbin çareserîkê krîza Sûrî re û her wiha pêkanîna mafê miletê Kurd. مامۆستا حەسەن ئەگەر بێدرێ مامۆستا حەسەن بەرچاوبوونیە بهتر بدە یعنی چاوە ئەو گوت و بێژین لەگەڵ ڕژێمێتە گوت سەر یەک و پێدێ و ڕژێم تکیانژی دێ کۆمیتە ناودەوڵەتی دا نویسانە دەستورە سووریە کیژا گوت بژی لەگەڵ ڕژێمێ ئەم یام دیبێنێ هەری یا هەری ku îro munasib û guncaw ji çareseriya krîza Sûrî re ewa ku îro dibin sîbera hêzên nêvdewletî de li Cinêfê ku îro biryar hatiye dayên gor biryara 254 krîza Sûrî were çareser kirin û divê rê re jî mafê miletê Kurd were çesbada destûreka Sûriya pêşeroj da ev ya herî guncawa ku em karin me bêhtirîn bi dewletê peywendîdar vê xebata hinê vê rewşa Sûrî ber û vê baskî bibin lê tiştê ku îro peyadêtiye bi tena xwe û li serê xwe û deverê me tevkiriye bin rewşeka gelekî hestiyar û xirab da û em nizan wê berê vê miletê ku de herê ewa ku tena xwe dike çi bi rêmê re bê û çi tiştê bin tawlê re bi birosar re û deverê de ev nakeve bin xizmeta miletê Kurd re ya guncaw ku ewa ku em hevdûre em karibin xizmetekê bikin ji miletê xwe re û bileztirîn dem em karibin çareserîka pêk bênin û ew çaresiya re bilez jî ewa ku em karibin leşkerên roj pêşmergên roj pêşmergên Kurdistana Sûrî û her wiha bi pêkhatên deverê re em hevdûre rêberberî ki hevbeş pêk bênin û em karibin berevaniyê ber xaka xwe de bikin her wiha em nameya ji dewleta Tirkî re jî bişêrin em ne dijminê hevin em cîranê hevin çareseriya pizgirêyeka Sûrî di navbera me û Şamê de ye ew jî ku ya ku îro bin sêbera hêzên nêvdewletî re ku îro danostan din dêkirin çi diriya komîta destûrî re bê her wiha çi ew selika ku hatî danî مامۆستا حەسەن ez bême ser wê çende yanî eneke ser daxuyaniya xwe de bang li Amerîka dike bi taybetî ku çareke ji va krîza re bîne û her wiha kar bikete ku rêgiriyê lê operasyona leşkeriya Tirkiye bikin wê encamdan yanî çendîn car eneke ser bang li Amerîka kiriye ta ku sinûreke ji bin pêkirinên pêde re deynê Amerîka tu destkarî nekiriye got tu fişar weke ku xuya bû nekiriye ji ber revandina zaroka û binçavkirina xelkê heta wekan ji berdewama yanî ji bo ev banganeke ku Tirkiye operasyonu encam nede Amerîka heta çiradekê cem Amerîka cihêgirîngiye bê ev bank belê di mawayê vê demê de ji dema ku rejêma Tirkî gotiya zê êrişê bikin ser deverên Kurdistana Sûrî bi taybetî رفعت ومن بجاكو إيرو ديارة بهترين لسرور سوي دوري دخوازي درباس بهيزي خوي لشكري ما زيدا إجارة دولة أمريكية ديت مجوارة تكسكر تشتي كل باما وكو هنجمان الاجتماعي كردي مترسيا خديار كر جدار باسبونا لشکرین ترکی هر وها و جبو اکنجی کرنا پنابرین کو ایرو خوازه و پنابرین سوری الباوان نزدیکی میلیون کی ورن دوی دبردا وانا بجيبك ام دبين ابنا
کارێکی ناکە ببن خژمەتە دەوڵەتە سووریدا هەروە بهترین و تەبلیغاویکی و خراپبوونێکی چێکی ئەم دەبێژن دەبێ ئەو کەس بەگەرن گۆر بریاری نێودەوڵەتی شێوەیەکی ئیمناهی ولگۆر ئەو بخوازن و بەگەرن دەبەرێ خوا ژبەرێژی ما زێدەی جارێکی ما ئەمریکان دیتە و هەروە دەوڵەتە فرەنساویەش ئەو هاتە گەنگەشەکردن ئەم دیسە ئەم بینات تەکەس دەکەن جارێکە دیومە ئەم ژبەر و دۆسەیە سووری ئیرۆ دەستی ڕۆسا و دەستی ئەمریکانەدا هەردوو لایەتی خستن و بهترین فشارێ بکەن سەر دەوڵەتە تورکی داکو وێ ئۆپراسیۆنە خوا پێک نینێ دەرباس نەبێ بە ژبەرکەوە هەکەر پێک وەرێ یعنی ئیرۆ ڕۆژ ملەت گەلەکی ڕەوشەکە هستیارە دەرباس بێ چێ بندستێ ڕێبەبەریە پەیادێدا یانجێن دەڤەرێک و ئیرۆ بندستێ ئەو هێزێ چەکداری و سەر ڕێژێما ترکیدا لە عەفرینە و گرێسپی و سەرێکانیە ئەم کریارێ هەنێ بهترین ڕەوشێ بەر و خراببوونێ دەبێ ئەم دەبینێن بهترین دەوڵەتکانە فشارێ بکەن ئەو ڕێگر بن لە پێشیا ترکی و نەهێنن وێ ئۆپراسیۆنا خەپێک گەلێک سپاس ji بۆ مامۆستا حەسەن ڕەمزی بەرپرسە ڕاگەاندنانەکەسە لە باژارە قامشتۆ و تۆمڕەبووی گەلێک سپاس